دماش گهدار و تماشاوانین هجا دی برنامه روژه و آیرو دل گلومه. روشا روژاوای کردستان دا آستا نافخویی هرمی و نافنتوی دا هر دی روژه ویده. پروسه آشار سریا سیاسیش بو کریزا سوریه لسر میزه و کرد وکی آلیه گرنگ این وی پروسه تین نرخاندن. تفگرا کرد به طایبتی اینه کسا خودی چی بابتین لوبی و دیپلوماسیا نافنتویه. گرنگی آوان قابطان لسر عرده چاوا خواه نشان دیده. شانده انجمنان اجتماعی کرد و سوری روژک پشتی هفدیتنا وزیر دروی امریکای مایک پومپیو لگل سروک برزانی جوین لگل سروک برزانی بدار خست. گرنگی آوی جوینید پروسه ایرو یا روژاوای کردستانی ده چیه؟ سکنو رولا سروک برزانی باندورک چاوا لوی پروسه دیگر. هرچند ترکیه دیار کرد که اپراسیونا همبری روژلاتی فرات روژاوای کردستانی راد وستینجی لسر عرده بهیز کرنا خویا سربازی لسر سینور روژاوای کردستانی دوم دیگر. ترکیه دی پنگاوا دسپی کرنا اپراسیونی بده برچاوان ریگری لپیش اپراسیون وها چاوا دکارن بین کرن. پرسای کریزیا کرد که هر دم در روژاوای گشتیا کرد دبویه خویا دکه که هاتی روژاوا تفگر سیاسی روژاوای کردستانی جی. هلوستو سکنا اینه کسه چیه؟ وان بابتین گرنگین روژوی ام دی لگل میوانی برنامه روژوی استودیو میا ناوندی اندامی دسته سروکاتی انکسه فیصل یوسف بگرن دست و بنرخینن. سلاف کک فیصل ام جه هفدیتنا اول لگل سروک برزانی دست پی بکن گریدای روژاوای کردستانی بابتین کو بعد جوینه دگرتن دست چه بود؟ سپاس اشتراط مشاورن هجارة از تخوازم دست بيكي ببيجم بخواستنا جنابي سروك مسعود هي بري سري صالي بچندروكي بو خواست ما ببيني وك انا كسي ام نا ما دبون وك دستايا سروكاتي ام تف نحا زربون ايرو وقتي گو بكار هات ام پیره جویان سپاسیه که ام تکن گو جنابی وی هر وقتی چعبدیری و گهداری کرد و ماوی ملتی کرد بسران سرد که و تیکلی و پیشگرتن جمافی ملتی کرد را و پیوندیجی به انجمنان اجتماعی کردی را او بخواستناوی وقتا که گلک گرنگ داتی او گو ملتی ما مطرسین وای برا پشتی گفن ترکا و ایرو آستاگو سوریا گهای دا سیاسی بری شورشا سوری وقتی دست پیکی تشتک بو ایرو گهای تشتک دی کاری لشکری رنگ کی دی تری هاتی استاندن گو برنگ به آواکی ایرو جارسریک سیاسی کسی ناف دولتی هر یکی کتنا حرم کی دا آواگو ناف لی قرن حرم روجلاتی فرات بشکی سرکیش کردستانا سوری جیته دیا او کسن هفبندیان اف دولتی بسروکاتیا امریکا جهگرت یتیده ایرو جی برپید دی بریارا وکشاندن مطرسین براستیش برگو او بریار جی سر گفن ترکا هاتن او نرینه سیاسی ایل سر عرده تمام گوهرتنک جوارد ویگو امکار بن لسر بسکنن و ری بگرن الپیشیا واقفا گو جارک دی تری تشتی گو هات سری ملتی مال عفرینی و جن دی تری جارک دی دوباره نبی دوی وقتی بخدا جناب سروک مسعود خست انا کسی ببینه گهداری بکی پشتی گو کارن گلک گرینگو گوجمرا دای خویا کرن به کسی ناف دولتی را کری گو او گف سفک بون ایرول سر ملتی ما اوی گو ببول سر ساعتا گو ترک دبیجن امی در باس بن او خباتا گو کریا دبلوماسی وقو جنابي ويديار كروج مرة داخو ياكرن اوقف سفك بون ايرو قهانة درجة كي القوروي ايرو ام چه بروجه الجمع هايقو ام بردوام بنتي دا جاركي پاراستن عملتي ما وك هبون وك ماف وك مال وك مودان جارك دي تري تشتي خراب نون سري ملتي كيف فيصل داخويانيا سروك برزاني دي بروسيا قفين تركي لسر روجاوای كردستاني هروها بشتي بريارا سروك ترامب بکشینا هیزین امریکی داخویانیا سروک برزانی یا دلگرانیا روشا روژاوای کردستانی هاتبو روژوی هر پشتی وینا سروک برزانی یعنی بری جوینیاوه بخواه بر روژه که هفدیتن لگل وزیری دروی امریکی پایتخت حولیری پیکانی کو
وزیری دەرەوەی ئەمریکای مایک پۆمپێو سەردانا کوردستانی کرد دویهی هاتە ڕاگەهاندن و وەزیری دەرەوەی فڕانسەی ژان ئیڤ لودریانژی دێ سەردانا هەولێری بکات تێ چاوەڕێکردن و پرسا ڕۆژاوای کوردستانی پرسێکی گرنگ ئا ڕۆژەوا هەفدیتنا لەگەل جەنابی سەرۆک بێ گەلۆ پرۆژێ ئەوان وڵاتانش بووی ڕۆژاوای کوردستانی هەیە وەکی ئەنە کەسا ئاگاهداریاوە دوێ بابەتێدا هەیە بەێ ینی یەک شتێ بە خواستنا جەنابێ سەرۆکی ئەم دیتن بەری ئەم ئاگدار بوون بەعلم بوون گۆ جەنابێ سەرۆک وەختی گۆ بابەت هاتیە ji بۆ بەرەوانیت بەرمافێ ملەتی کورد و پاراستنا ملەتی کورد دەبکێ تەقسیر نەکردە نا وەزیرێ خارجیە ئەمریکا یاگۆ بەری دە ڕۆژە هات ئەو دیت جەنابی بەرین هاژین و نەرن ئەمریکا ماکۆرک و ئێدی و ئێدیتری دانیشاندان ژوارە خودیتیە خۆش ملەتی کورد و حقوقی ملەتی کورد لە هەندروێ سووریا گۆ ئەونا بنسبەت وینا تشتێکی گەلک گرنگە و هەروەهاژی بە پۆمپیۆ بخۆرەژی ئەف مەسەلە پێ إنه أم خدينا جو زرر نجي ملتي كرد وما في ملتي كرد وهروها قال لك كسينا في دولتي هنا هجا فرنسي ألماني وجو جنابي داني شاندان تيكل دارن بيرا أو جبوارة تيكل دارة جو كاربي حتى ممكن خطري وقفاسر ملتي كرد سفك بكي ونهي لي جو بكارو وكي أنا كسفير ولا سروق برزاني وهن شواتر أم دبينن تروجا جنابي سروق مسعود شورشا سوري وفردا هر وقتی جمرد گوک انا کسی وک ملتی کرد تمام وک هیزن کردی تمامی بریارا و چی اجبو اسکار بم پیشگرتنا و بکم اون هاجی خود یجیر و جه ریز و حرمت و قدر و سپاسیه او گو ایرو جناب سروک وینات که پشتوانیک نه هندکا جناب سروک ایرو وک سروکک نتوی کردی ایرو رولک وی نه هندکا دجیانی تمامی ده دو وزیر خارجیه ترامپ ایگو هات بغدای و هات وک گو هات هولیریجی دنافرجي تشتكي نهندك وقتي جو رولا فرصك نهندك بالنسبة مسألة كرد وملتي كرد وقضية كردي ودنافرة مسألة رولا انجمنان اجتماعي كرديجي جو وك هيزك سياسي خباتي برملتي كردتكي وين مسألة بقدر وقيمة بيني ومعنوياتي ما بلنترتكي كيف فيصل لسر صحي قوتنك هيكو بروجيه كأمريكي فرنسي هي أو بروجيه بيتشتي دي بيش يا أخوة ڕێڤەبریە لە ڕۆژاوای کوردستانی فۆرمێکی نو وەربگرە بێتە بەرفەرەحکردن دوواری ئەولێ دوواری برێڤەبرن دوواری سیستەمێدا گوهرین تێدە پێکوەرێ بێ بەرفەرەحکردن ئەنە کەسە تێدە جەه بگرێ پێکهاتێندن تێدە جەه بگرن پێشمەرگەیەن ڕۆژ وەگەرنە سەر عەردێ گەلو ئاگاهداریاوە ji پرۆژەیەکی وسا هەیە و گەر پرۆژەیەکی وسا هەبێ سەکن و نێزیکە هەیەوە بەرامبەری وێ چییە إما يعني برين هاجي جيمس جيفري هفالن مي انجومني عنتابي ديتن وبري ويجي نو نري وانا الاسطنبولي والجهيدي تري افتشتيغون ها تيغوتن امريكي اوروبي انه يعني دفي ريفبريك هبي هربيك هاتي دم ياس خوازم از ببيجم إما مسألة روجلاتي فرات سينورك بنسبة برجوان تنفاك سينا في دولتي إيرو عسكري خو إما بنسبة ما كردستان سوري روجافاي كرد إما أم دبينن چارەسەریەک سووریا دەبێ مافێ ملەتی کورد لە هەندروێ سووریا بچاوەرێ بێدانین مەسەلەت دەستوورێ سووریای تێدا و ئەو ئاستەنگایە گۆ ملەتی کورد لە هەرمی عەفرینا کوردی دەبێ چارەک جێرە بێکردن ئیرۆژی ئەو ڕێڤەبری ئەوا گۆ ئەم دخوازن ببێژن هەرمن کوردیدا ئەو هەرمن دیتری پێکهات ڕقایل دێرا زۆرێ جهێ دیترێ ئیتارەی چارەسەریا سیاسی هەر ئەم پشتگرتناوێتکن بە ئاوایەک دیموکراتی لێژمەرە مەسەلەی هەرمن کوردی و ڕێڤەبریە کوردی گۆ تمام پێکهات تێدەبن هەرمێ کوردیدا وەک سیاسی وەک کورد ترۆژە ئەم نەدژینەوە ئەم هەمبەر وێنا نەسەکنینە ئەم دخوازن ئەو ڕێڤەبری ئەم تمام تێدەبن گۆ مافێ چارەنووس ئێ ملەتێ کورد لە سووری ئەم خودی بنجێرە بچە ئەوای بێ و نەرینامە هەگەر ڕێڤەبری بێ هەگەر سیاسی بێ هەگە پاراستن بێ ئەم تێدەبن حتا ئەنها ئەنجومەن سەروێ شغولیە مخابن ئەس vê dibêjim حتا ئەنها طرفك ئەوا گۆ بارتیا پەیەدا حتا ئەنهاش ئالیکی تەنێ تەسەڕف کردیە و ڕێگرتیەش ئالیە خۆدا حتا vê دەرەجا گۆ ئیر وەضعێک سیاسی نو هاتیە گۆراندن سەرانسەری سووریا و هەرمێک کوردی کوردستانە سووریدا گۆ ئەم ئیرۆ بەرگەفێ ترکانە و جەنابێ سەرۆک خەباتێک نەهندێک تکێ گۆ ئەو گەف بێنە سەکناندن ئەونا ئەم خودی وێ نەرینە گۆجارێک دی ئەم ئاریکار بن بۆێ نەرینا سیاسی گۆ ئەم نەهێن گۆ ئەو گەف جارەکە دیستەر ملەتێمە بچێکردنا حالەکێ گۆ هەر پێکهاتێ سیاسی
و هەر پێک هاتێ قەومی گۆ هەرەما کوردستانیدا وەکی دیترێژی جهێ دیترێ گۆ ئەو نابلێت کە ڕۆژهلاتی فەرات لە ڕقای دێرا زۆری ئەو تشتێک دیترێ تایبەت بە عەرەبایە بێترێوێ لێ ئەم خودی نەژێرەوە ئەم پشتگرت ناوێت بکەن. برێز فەیسەل یوسف نها دو پرۆسەیەکی وساتە گەواک و هێزین زلهێز ئین جیهانی بتایبەتی ڕۆژاوا ئەمریکا خودی پرۆژەیەکی بیر و باوەریەکی وسانە بژاردەیە پەیوەندی لەگەڵ ڕژیمی vegera rejimê bo Rojavayê Kurdistanê. Yani çend bijardeyeke rast e ev yek. Çawa de nirxînin ku peywendî li gel rejimê berdewam bin. Yani ya go milletê Kurd tevlî şoreşa Sûrî aştiyane bû yek jê û ji Qamişlo û ji Amûdê û ji Dêrikê û ji heremên Kurdî timamî û Efrînê dest pê kir. Ewa go vê rejîmê bi dehên sala projeya tinekirina Kurd û heta îro berdewama. Ji ber wilo tevlî wê şoreşê bûn go rejîmek dîmokratî mafê milletê Kurd tê de bikar werê. Îro ev rejîm werê piraniya kesin go tevlî şoreşê bûn xebatkerên Kurd milletê Kurd kevê xeterek ciddî piştî wê yani îro ji her wextê bêhtir. Vegera rejîm bêgo xurtkirina millet yani Kurd û hêzê Kurdî bi piştgirtinek duwelî mavê wî neyê parastin di destûra Sûrî de îro jî neyê parastin û çavdêrî jêr nebe tiştekî gelek xeterekê ser milletê Kurd şeklênî tecrîba me neya salekê di duwa bê rejîmê bi dehê sala heta îro jî belkî bi rengekî şoreşa Sûrî goçê bû li cem me sînorên hatin danîn rejîm xwe vekşand bi sebebekî ew bi êdîtirê lê heta îro xetera مەترسینی هەری برا ئەوا گۆ رێژیم لەسەر کوردا دمەشێنێ و تەنەکردنا کووردا. کەکێ فەیسەل هەر ئیرۆ پێبدارە وەزارەتە دەرەوەیە رووسیە ماریا زاخارۆڤە ڕاگەهاند کو ئەو لە پەیوەندیە رژیمە سووریە رژیمە شامێ لەگەل کوردان باوایەکی پۆزیتیڤ دنێرن دخوازن کو ئەف دەبەرێن کو نەها دبن کۆنترۆلا ڕێڤەبریە خۆسەردەنە vegerin bin kontrola rejimê û peywendî wî şêweyî berdewam bikin. Heta tê gotin ku ev hêzên PYD ku heyî yani hêzên YPG got derbasî nav artêşa Sûriyeyê bibin. Gelo ev bijardeyekî hemberî bijardeya Amerîkayê ye Kurd tê xwestin ku êku ew qas azar û qurbanî dane dîse dibin kontrola rejimê dibin. ئێمە ینی هەر وەختی ئەم دبینن دەوێت تێکلیە مەی دیبلۆماسی قوت نەبن بە کەسێ ناودەوڵەتی رە تایبەتی ئێگۆ ئیرۆ دەست درێژن سووریادا ئەمریکی و رووسی و تمام لێ پێرەژی ئەمزان بن ئەف کەسێ ناودەوڵەتی بەرجەوەندەی وای دەوڵەتی هەنە ئەوا گۆ ئیرۆ گۆر وێ ناتکن رووس لەسەر داخوازا رێژیمە سووری هاتیە گۆ بەرجەوەندەی خۆ بپارێزێ بدهێ ساڵات هەندروێ سووریا و هەروها دوێ دەژی ئیرۆ صراعك تنافسك نافوا دولتي دي تري دهيا وقت ايرو دبيجي گفتگوك نابینا کوردا و رژیم دهيا جارك دي تري خوشكرنا تنافس صراع اخوا سوق اخوا بهتر خوشتر تكن بدولتي دي وقت تركيا وغير تركيا سيرفي مساله جو كرد تافيجن بازاري صر طاولي روسا جمرة دبيجن جي وكي دي تري ام ما في ملتي كردرن اللي وقت دبيجي بالرجيم جي فكري جرانتي بنسبه روسا هاي جو ما في ملتي كرد جرانتي بكي حتى إيرو روس بيجنا ونكرنا. من دخوز زوي برسيف كم كيك فيصل بري دمكي كرد شاندا أنا كسر سردنا موسكو كر لقال بوغدانوف جيكري وزيري دروي روسيا إيكو طيبت بسوريا حتى بأفريقيا دوي هفديتني ده أنا كسر ديتناوي شيء أو هفديتن شاوا ده آلي روسي شاوا خنيزي كي برسا كردي. يعني وقتی گو دبیجن ام مافی ملتی کرد رنا ام نپیرنا گو آلیک تنی یعنی مثلا سوری پارچه به تبلی کسی کی مثلا پارچه بونا سوری الجمعانا ایرو پارچه بون بنسبت نرینی و دولتا هر یکی جه گولی چوا وقت بیجی مساحتی تیدا خورد بکن روسی جی خود بینن وقت باش یعنی دولتا کی ایرو بریاره کی هاتنا کسکنا یعنی دبیجن دولتا سوریه مخواستنا لێ گرانتیەژی نادن بە ئالیە مافەکی ملەتێ کورد گۆ پیشتگرتنایە بکن سبە یا دسبە یان ژێ ڕێکەفتنن برێجیمرە گۆبرا ئەو خەدی بن و شاهد بن سەر وا ڕێکەفتنە و بکارۆرێن هەر وەختی نەرینەکێ دبێژن
و سەروێ نەرینێژی ئاواتکن پەیوەندیە خۆ کەسێ ناودەولەتیرە وەک ترکا و ئەمریکان ئەوانە تشتێک و دخوازن بکن و حتا بە ئەیرانی ڕێژی لێ ئێمە ئەم تێکلدارن بروسارە ئەم تێکلدارن بە ئەمریکانارە ئەم بە ئۆروپیارە تێکلدارن و ڕۆژێ تێژی پاشەرۆژی تێژی خورد وێ خوتەکما وەک ئەنە کەسێ و پشتگێریە جەنابێ سەرۆک مەسعود گو ئەم گەلێکی وا ببینن و ئەمێ بەردەوام بن لێستخوازم بێژم یاگو ئیر و ئەم تێدا ڕووس ئالیێ ڕۆژە ئاڤای فرات خۆدبینن معنی پێ ئالیێ کوردستانە سووری ئێگۆ مایل ئالیە ڕۆژهڵاتە فەرات ئالیە ڕۆژاوایی فەرات هەرەمە کوردی هەری سەرەکی بچاودێریا ڕووسا چوو بچاودێریا ڕووسا ئیرۆ ترک دەرباس بوونێدا و معانە ئەهلی مەملەتێ مەل عەفرینێ خویای بچاودێریا ڕووسا ئەم ناخوازن ئەو مەسەلە دووبارە ببێ بەشێ سەرەکە کوردستانی ئەوجی بەشێک سەرەکە وەک کۆبانێ وەک جەزیرێ گۆ ئەم کارە بن بە ئەمریکانە و ڤا کەسێ ناودەولەتی دیترێ ئوروپا ئێگۆ لێدرێ جارێکە دی ئەم نەهێڵن دووبارە ببێ بە ئەوایەکی دیبلۆماسی بمعرەکەک دیبلۆماسی ئەوژی گۆ ئەم کار بن بناوێ ملەتێ کورد تەڤایی نەرینا کوردی تەڤایی گۆ پرۆژەیەکما هەبێ ئەمرێ بگرن لە دەست درێژاییە هەر دەولەتی ئێگۆ بخوازن دەست درێژ بکن ڕێ بگرن لە پیشا مافێ ملەتێ کورد کێکە فەیسەل نەها ئەنە کەسە ji bo çareseriya pirsa Kurd li Rojavayê Kurdistanê bêguman xwedî projeyekî federalî ji bo Rojavayê Kurdistanê bû her wiha aliyê pêyê de yani bi hemû aliyên xwe ve pêyê de û rengiyên dinê ku li derdora pêyê de ne ewa jî got ku em jî daxwaza federaliyê li Sûriyeyê dikin gelo ew helbest îro jî wekî ene kese hûn berdewam dikin di daxwaza xwe ya federalî de û li aliyê din pêyê de li çi alî de duê pirsa federaliyê de یعنی ئێمە نەرینا کوردی تەڤاییە گۆم گەلێک جاری دووبارەت کن جار ناژێ دووبارەکردنش بۆ ملەت ئێمە مهمە نەرینا کوردی تەڤاییە گۆ پێ دەیژل سەر ئەمزەکر و پارتیە کوردی تمامان بێژن سووریا گەلک نەتەو مافێ ملەتێ کورتێ دە پاراستی بێ سووریا فیدرالی چارەسەریەکش قەدیا کوردیرە بێ وەک یەکیتیەک جوغرافی سیاسی هەر ئەوایەکی ئەو نەرینا کوردی مخابن ئەوا گو ئەم سرد مەشین و ناوێ کوردستانە سووری کوردستانە ڕۆژاوا لە ئالیکی دی پێدا پشتا خۆدایەدا ئیرۆ ئەم ئەنجومەن هەیە خودیە وێنەوە ئەم قەباتێ سەروێتکن ئەو نەرینا کوردی تەڤایی نەیامەتەنە یام لە تێمە یاگۆم لە تێمە توامی ئەرێ کرد ژێرە دوی وەختیدا ژوویە نەرینێرە و دەرکەتن جعدا بدە هەزار ئیرۆژێم خودیە وێنە و ئیرۆژێمێ بەردەوام من تێدا ئەنجومەن خودیەوەیە ئەنجومەن ئیرۆژی دەبێژێ بەرجەوەندێ ملەت ئێمە چنە ئەم خودینە ژێرە ئەوا گۆ پێ پاراستنا ملەت ئێمە مافێ ملەت ئێمە ئیرۆ نەمەسەلە کەسایەتی پارتیتیەک تەنگ مەکریە وام خودینە ژێرە باشە کۆمیتەیە دەستوری de ئەنە کەسێکی بەشداریەتکە ئەو ناوێن گۆ هاتنە پێشنیارکردن ئەنە کەسەژی ناودەیە ji bo destûra nû ya Sûriyeyê ئەنە کەسە dê pêşniyara federaliyê bibe حتا ئیرۆ کۆنگرن گۆلجنێف چێبوونە تمام و ئیرۆژی بەردەوامن پشتی دەستایە تەفاو دێدەوایە ئەنجومەن وەک پێکهاتێکی پسەری خۆ هەر وەختی مەتەڕح کریە برەنگێکی ئەو بێدیترێ مەسەلا سووریا فیدرال سووریا جارناژێ وەک عەرەبیت بێژن لا مەرکەزی هەر ئەم خودینە ژێرە و ئەم داوتکن و گفتوگۆکردن نەبێ ڕوونشتنەکێ ددووە بەردەوامە ینی بەعالی خەباتێک دیموقراتی مەکاری بۆ ئەم بگەین حتا داخوایانیا ڕیاضی ددۆگۆ ئقرارکردن سووریا گەلک نەتەو سووریا گەلک نەتەو ئاواکری چارەسەرکردنا قەتیا کوردی ئەم دبینن ڕەنگەی گەلک باش بۆ سووریەک لا مەرکەزی بێ و ئەم دبێژن فیدرالی هێدێدی ئەوێ دیژی تەقەبولەک هەیە ئەم بەردەوام من تێدا و ئەم دبێژن حتا دەستور دەژی ئەمێ خودی بنجێرە و ئەم خودی نەژێرە لێ هەیە حتانها کۆمیتا دەستوری دەستکاری خۆ نەکریە تێکلیێمە بروسارەمە گوتیە بە ئەمریکانارەمە گوتیە فرەنسیارەمە گوتیە بە ئەڵمانارەمە گوتی و ئەم بەردەوام من تێدا و ئەمێ بەردەوام بن لێبەلکی یەک بێژێ کا حتانەها بدەست خستیە حتا ئیرۆژی تر دەستور نهاتیەداتین حتا ئیرۆژی سووریەک خراپە لەسەر ئاواکردنەیەک و ئەم تێدا دەبێ ئەم شریک بن کەک فەیسەل پرسا یەکرێزییا کورد ڕای گشتیا کورد لە هەر شار پارچەی کوردستانی تایبەتی لە ڕۆژاوای کوردستانی گونەها لەبەر مەترسیەکە نیشتمانیە گەف لەسەر ڕۆژاوای کوردستانی هەنە پرسا یەکرێزییا کورد پرسا یەکەم یارایە گشتیا کوردیە نوها تەفگەرا سیاسییا کورد jî دیارە navhin hewdanan de ye dest pêşxeriyek li Rojavayê Kurdistanê heye keneke pênc kes destnîşankirine ku xebatê bikin ji bo gu yekrêzî di navbeyna aliyên siyasiyên Rojavayê Kurdistanê de pêk were wekî eneke sebû were peywendî hatiye dayên
هون خۆ چاوە نزیکی دەست پێشخەریەکی وسا دەکەن یەک هەلوەست نە یەک ڕێزی ئەس دخوازم 2015 کۆنگرێ نەتەوەی سیا چێ بۆ ئەنجومەن ینی خودی و جواکا سڤیل و 15-16 تەنزیم پەڤرە و ینی ئەم خودی نەژوێرە ینی گو ئێمە کاری هەف بەش هەر وەختی ئەم خودی نەژێرە لێ ئەم دبینن بنگەهت وێژێرە هەبێ ئەوە گۆ جەنابێتە کەرەم کرد و ئاف پرزگەلە گرنگە یانی ئەوە گۆتە ناف کرد کەنەکە برێز و حرمەتش کەسێک گۆ دناڤرە ینی غایەتا واژێ چییە دبێژن بەرە بێن و پارتیە کوردی لەڤرونن ئەم وەک پارتیە کوردی پرزگرێکی مە کەسە کێرتنە ئەڤا گۆن هەم گۆ نەرینا کوردی تەڤایی کەسێکی گۆلسەر ئەمزا دەکرینی پرزگرێکی مەنینە ئیرۆ ئەم دبێژن نەرینێک وەضعکی سیاسی تایبەت هەیە ئەم کاربن پێ هەرەمی خۆ بپارێزن ئەم کاربن گەفت و گۆل سەر وێ بکەن لێ ئەوە گۆ تەگۆ ینی ئەف 4-5 بەڕێز مەسەلەن دکتۆر عەبدولکەریم عومەر نابیوی و دیتری ئیرۆ هەگەر بەشێکن ji سیاسەتێکە معەن دگێ حەدێکی تەلاقی بە پێ دێرە برەنگێکی ئەو ئێ دیتری ئێمە مەگوتیە تێ پرزگرێکەمە نینە گو ئەم ئەبەدەن ji بۆ ملەتێ خۆ بەرجەوەندێ ملەتێ خۆ یەک هەلوەست بن بە ئەوایەکی کەسێکی نەگوت ئێمە حتا ناس خوازم ببێژم بەلکی نەرینەک شخصێک جوانە هاتیەش برەدەرێکی رە گوتیە تە پرۆژە نەدانە ئێمە ئەم دەبێژن تگرتیل جەمەنینن ئەم بەردن تە ئۆڤیسمە نەگرتنە مەرێ نەگرتێل پێش خەباتا سیاسی بەس دەبێژن و ڕێڤەبریا خۆسەر گوتیە بەرە ئۆفیس پێ نەڤەکرد کەسێکی ڕێل پێشیا پێدە نەگرتیە وەک نونەرتی یانجی تەفدەم ئێگۆبەرێ مەوا بە هەفتورە گرتی بە هەفتورە ڕێکەفتن کردی گۆبێژن وا گرتی و هاتنە بەردان و ئۆڤیس و ڤەبوون و ڕێدان بخەباتا ڕاگهاندنێ و ڕێدان بخەباتا سیاسی و ئەجوائێ و چاودێریە سەرۆکێ نەتەوی ئەوێ گۆ سێرێ کەفتن بمەرە حتانها ئەوی چاودێری کردە ئەم وەختێک و ئەو ڕێبێ و گفتوگۆکردنج بۆ بەرجەوەندەی ملەتێ خۆ مەرێ نەگرتیە پێدێ حتا ئیر و ئەزباوەرمون وەک ڕاگەاندنجی هەگەوەش دەبێت کەسێکی جوابیستە گۆڵەت خوازن برا ڕێکەفتنن یانژی ئەم ڤا مەسەلا بکن پشتی گۆ بکن بەردانا گرتیە ڤەکردنا ئۆڤیسە ڕێدانا نەشاتا سیاسی یا ڕاگەاندنێ و چاودێریە گۆبرا ئەم سەر بسەکنن ئەم مەتەرسینێ ئەvێ برا گۆ ئیرۆ سەر هەرەمێمە ئەم جارەکە دی نێرن گۆ مەسەلەی عەفرینێ دووبارە بن بە ئەوەیەکی نەدا خویانیەک سیاسی مە دەرخست و مەدە تشتێ خۆ نە ئەوە ینی ئیرۆ وەضعکی دووەلی نوتێ ترکت خەتێ دەنا ئەمریکینە ئەوروپینە تەف دەنا کەک فەیسەر نەها ez wû satê gihiştin ku hûn dibêjin divê atmosferek zemînek hebe ew zemîn zemînekî ku mirov dikarê bi hevû dûre rûnê ew pêngav bêne avêtin lê wekî pêngav rêvebiriya xweser dibêje me biryar daye ku ofîs pê nevekirin wekî pêngavekî yeke ئەم دەبێژن ئێمە تێ ئەم پێدە ینی تە پرزگرێکی ئێمە کەسێکی نینن بەرە ئەم ڕاست و ڕاست بە هەفتورە یان تەفدەم یان پێدە دانوستاندنا پشتی گو ئەف تشتێک و ئەم دەبێژن بە عەرەبی تعزیز ئیجراعاتە سیقەیان جارێکە دی ڤەگەڕاندنا بە هەوەری گرتی ڤەکردنا ئۆڤیسە ئەف تشتێک گۆ هەم گۆ دووبارە بەرە پێ دەبێژێ ئەم دخوازن ئەم بە هەفتورە بکن ئاستانگاییەک هەیە ئیرۆ مەترسینن هەنە سەر هەرەمێ کوردستانە سووری بتایبەتی ئیرۆ ئالیە جەزیرە کۆبانێ هەلا عەفرینێ بەرێ وەضعکی پیس کە تێدەم لە تێمە ئەم گەفتوگۆ بکن چاوە ئەم کاربن ڕەنگەکین و نەرینەکە سیاسین و مەیدانی سەر عەردەی ئەم چاواکارن بە هەفتورە بکن حتانها پەیدێ نەکردە بەێ سپاس کەک فەیسەل یوسف ئەندامی دەستەیە سەرۆکاتی ئەنجومەنە نیشتمانیە کوردی سووریێ کوتە میوانەی ستودیۆی گەل سپاسیۆرە و فەضاییاوەرە و کارێک گۆندکن ئێراکان ناوە و خزمەتە ملەتێ کورد و قەدیا کوردی و تایبەتی ئێرۆژاواژ ئیرۆ دوێ ئاستێت gelekî spas سپاسیۆرە تەمەشەوانên hêja em hatin dawiya bername rojev a îro heta bernameyek din a rojev